گەنجان ڕۆڵێکی گەوران هەیە لە بنیادنان و گەشەپێدانی کۆمەڵگا. هەر کۆمەڵگایەک گەنجی زۆربێ بە کۆمەڵگایەکی بەهێز دەناسرێ، بۆیە لە زۆربەی وڵاتاندا سوود لە توانای گەنجان بینراوە لە سەرجەم کەرتەکاندا. بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستاندا کەمتر دەرفەتیان بۆ ڕەخسراوە و سوود لە تواناکانیان وەرگیراوە. ئەمڕۆ دەپرسین بۆچی دەرفەتی کارکردن بۆ گەنجان نەڕەخساوە، یاخود گەنجان خۆیان کار ناکەنوە کەسانی بیانی دێنە هەرێمی کوردستان کار دەکەن. ئەرکی کێیە گەنجان بخاتە سەرکارکردن؟ لەگەڵمان بن. والله ئیشان دەست ناکە گەنجەکانێکمان، هەنی ئەگەر بەشمان پارەشمان بنێ زۆر کەممانە دەنێ، بەڵام ئەوان بە هەموو پارێ ئیشەکەن، بە 10,000 ئیشەکەن، بە 15,000 ئیشەکەن. ئێستا من لە مەتعەمە ئیشەکەم، خەڵک هاتووە خۆم لای خانی مەتعەمەکەوەستاوم بودێتی من بە کەمتر ئیشەکەم، بە 10,000 ئیشەکەم، من بە 15 ئیشەکەم و بە 10 ئیشەکە. والله زۆر بە ئەستەم، هەنی گەنجی خۆمان زۆر بە دەگمەنیشی دەستەکەوێت، ئەژیتە هەر شوێنێک، یان عەرەبە یان سووریە یان ئەم نیپاڵیانەیەکە هێنراون، هەنی هەمیان شاگردی بیانین، ینی ئێرانی هاتووە هەمووی ڕوویکردە کوردستان. لە ڕووی دەرفەتەوە هیچ چکە هەرێکێک لە ئێمە هەموو بەیانێگەینە دەرەوە تا ئێوارە بە دوای کارێکە گەڕنکە گونجاو بێ بۆمان. کار زۆرە، بەڵام ئەو کارێنێکە خۆمان بەدڵمانە لاچەوەی ئەو داوایەکانێ پێمان نەگونجێ، یان ئەو داواکاریانەی ئەوانەیە لەگەڵ کەسایەتی خۆمانیا خۆت ڕۆژانی خۆمانە ناگونجێ، ئەو پارەی ئەوەی دات بۆ ژیانی من ناگونجێ. تەمان ئەرکی حکومەتە، ئەگەر حکومەت کارێک پەسەند نەکا بۆ گەنجەکان ئێمە چیمان لە دەزێ؟ ئێمە ناتوانین خۆمان کار دروستکەین بە جیفانی بەتاڵ. یەکێک کار دروستەکە جیفانی پڕ بێت کە کاریشی دروست کرد چەنە گەنجی جیفان بەتاڵ دەتوانانی خێری لێ بینێ لەو ئیشەیە. من خۆم بە گەنجێکی ئەم شارە شاری سلێمانی، من خۆم ئیش و کارم هەیە، لە ڕۆژەکە 2 ئیشەکەم، بە ڕەوژ و بە شەویش. بەس بۆ مەسەرە گەنجانی تر، گەنجانی ئەم وڵاتە هەمووی بێ ئیش و بێکارە. ئێستا گەنجان هەموو ڕۆکەنە کافتریا و بار و شتەکانە، ینی تووشی هەزاران فەحشە و شتە بن لەم وڵاتەیە. باشە ئەگەڕێتەوە بۆچی بۆ حکومەتی هەرێمی کوردستانی، حکومەتی هەرێمی کوردستان لە دەنگدانەکەیە بەڵێ نێوەیاندا کە هەلی کار بڕەخسێنن بۆ وڵاتە، بۆ گەنجانی ئەم وڵاتە، کە هەمووشی بەس قسە بوو، هیچی تیا بەسەر نەبوو، بەس قسە بوو. ئەیتر گەنجانی ئەم وڵاتەش هەمووی ئەڕن بەرە ئەوروپا، ینی لە مەرگی خۆیان ناترسن، جەرگی دایکیان نەسووتەیە بەرە ئەوروپا بەڕێیەکەون، ئیتر مەزمونە لێ ژیانێکی خۆش بخۆیان دروستکەن لێ. ینی ئەم وڵاتە هیچ ئەمەلێکی تیانەمەوە بۆ ئیش و کاری گەنجان. طبعا حکومەتی هەرێمی کوردستان داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم هەنێ هەلی کار بڕەخسێنێ بۆ گەنجان. گەنجانی ئەم وڵاتە هەموو سەرگەردان بوون، ینی گەنجی ئێستا هەرەمووی لە سەدا 80 بێ ئیش و بێکارە. ئەتە گەنجی وایە هەوڵەدا بۆ هەوڵی خۆکوشتن زۆرە دەن. ئێستا چەندەها حاڵەتەیەکە خۆکوشتن لەم هەرێمی کوردستانە زۆر زیاتر بووە لە ساڵانی پێشتر. وڵی لەم وڵاتی خۆمانە خۆی لە هەموو وڵاتێکە گەنج سەرمایی مرۆڤایە، ینی گەنج داهاتووی ئەو وڵاتەیە، بەس لە وڵاتی خۆمانە گەنج بێ ئومێد کراوە، هەلی کار زۆر کەمە بۆ گەنجان. ینی لە وڵاتی خۆمانە ئەبێ پشت بەتوانای خوب بەسی کەم دەرخەمی گەنجی خۆشمانیتیایە و بە دەرەجەیەکیش لانی دەسەڵات بێ بەرپرسە هەلی کار ناڕەخسێنێ بۆ گەنجەکان. ینی من زۆر ڕەفیقی خۆم هەیە لە مەکتەبەیەکەوە بووین، شادی بەرزیێنەوە، ئێستا سەرەکەی شاگردە ینی ڕۆژانە 15,000 ینی 10,000 دەسەکەوێت. وڵای هەمووی شێ چییە؟ کابرا ئەیژە بێکا کە نەبێتە قوڕی کێگا بەسەرە. جاری وایە تۆ کابرا بۆ نمونە گەنجەکەی خۆما کرێکارە لە بانێتەوارە بلۆگ ڕاکێشە بە 25,000. کابرا چێک بۆ نمونە کابراایکی بیانێنێ و بە 10,000ێکە لاچێ بۆ کرێکاری لای خۆمان دەرینێنێ بۆ ئەوان دەرێنێ.